ئەو قیرانەدارایی کە ڕوبەڕووی عێراق بووەتەوە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر فەرمانبەران دروست کردووە، چونکە حکوومەتی ناوەندی هەر جارە و بڕیار لەسەر کەمکردنەوەی موچەی فەرمانبەرانی بەڕێوەبەراتیەک دەدات. کۆتا بڕیاری بەغداش بڕینی دەرماڵە و کەمکردنەوەی موچەی فەرمانبەرانی شارەوانی کەرکووکە. بەپێی بڕێرەکە موچەی هەر فەرمانبەرێک لە 100,000 دینار تا 200,000 دینار کەم دەکرێتەوە. لەو چوارچێوەشدا فەرمانبەرانی شارەوانی کەرکووک مانیان گرتو دەستیان لە کارکردن هەڵگرت تا ئەو کاتەی بەغدا بڕیاری کەمکردنەوەی موچەکانیان هەڵدەوەشێنێتەوە. پێش تقریبان 2-3 مانگێ وەزیری بەلەدیات پێمانی پەخشی، بەڵام چی هەر لێمانی سندەوە وەزیری ئەعمار کە گەیشتنت هاتینە سەر وەزیری ئەعمار لێمان بڕاوە بەبێ هیچ فەرمێک دەرنەچووە بە قسەی مۆزەفێک کە چۆتە بەغا و بەمانی هێناوە کە ئەم پارەمان لێ بڕێمەش بۆیە دەرچوینە ومانەگرین هەتاکو ئەو حقوقمان بۆ بگەڕێتەوە. واردمان ئەوەندە زۆرە بە زیادەوە ئەتوانین بۆ خۆمان 1100 مۆزەفین بە زیادەوە ئەم موچێ دابینەکەین و دووبارە لە چەند ملیارێک شەگەڕێتەوە بۆ بەغا لەم پارێکە زیادەی کە ئەمێنێتەوە لە باتیەوەی دەستخۆشیمان لێ بکەن تەشجیعمان کە مکافەیەکمان بدەنێ لەسەر ئەوە هێشتا مخەساتمانە برن. هەڵوەشاندنەوەی و بڕیارە لە دەسەڵاتی ئیدارە و شارەوانی کەرکووک نییە، چونکە ئەو فەرمانبەرانە موچەکانیان ڕاستەوخۆ لە بەغداوەیە. سەرۆکی شارەوانی کەرکووکیش دەڵێت بەغدا داوای کردووە ئەو فەرمانبەرانی لە چەند مانگی ڕابردوودا دەرماڵیان وەرگرتووە لیان وەربگیرێتەوە، چونکە دەبوایە لە ڕۆژی دەرچوونی ئەو بڕیارەوە دەرماڵەکانیان ڕابگیرایە کە 3 مانگ لەمەوبەر بڕیاری بڕینی دەرماڵی فەرمانبەران دراوە. کێشەکە لە بەغایە، ینی لای ئیداری کەرکووک نییە، چکە ئێمە پارە و بوجەمان لە بەغاوە دێت تاکو ئێستاش ینی بەڕاستی هەندێک کەس مەبالغێکی زۆری لێ ڕاچکە خۆتان نەزانن ڕاتب ئەو شتە نییە، بەڵکو هەمووی احتیما دەگاتە سەر و مخەسەتانە تەنانەت مهندسەکان کرێکارەکان ئیداریەکان هەیانی هەموو شەرایحەکانی شارەوانی ئەگرێتەوە. بەهۆی دروستبوونی خەیرانی دارایی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق پرۆژە چاکسازیەکی ڕاگەیاند و لە قۆناغی یەکەمدا بڕیاری لابردنی هەرسێ جێگرەکەی خۆی و سەرۆک کۆماریدا و موچەی پەرلەمانتاران و بەرپرسە پلا باڵاکانی کەم کردەوە. لە قۆناغی سێهەمی پرۆژە چاکسازیەکەش بڕیاری بڕینی دەرماڵە و کەمکردنەوەی موچەی فەرمانبەرانیدا. ڕۆکان جاڤێنارتی، کەرکووک.